سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش هیواداری لە هەر کوێکەن ساغ و سڵامەت بن ئەمڕۆ هەینی سێنزە گەلاوێژی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 4 ئاگۆستی ساڵی 2023 زاینی لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان ئێران و جیهان سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان پەیمان نوێکردنەوەی خەڵکی جێگولان لەگەڵ ئاواتی گیانبەختکردوانی ئەو شارە دەست بەسەرکردنی وەخشیانەی چالاکێکی سیاسی و بنەماڵەکە لە شاری سنا فرینجەربوونی کۆڵبەرێک لە سنووری نەوسود هەوڵی لێجانی چەندین گۆڕی تازە لە دەوروبەری مەزاری ژینامی لە دەستقست ئەگەرزانی دارستانەکانی مەریوانی ژاورۆ بانکشتی هاوڵاتیەک لە سەقز و ناڕوونی بەندکاوێک لە شاری مەهاباد کوژران و بریندەربوونی 16 کەس لە هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان مانگرتنی کرێکارانی پاڵاو گەیا بازان و دیپۆرتکردنەوەی شالاکێکی کرێکاری لایەن تورکیاوە بۆ ئێران. درێژە هەواڵەکان پەیمان نوێکردنەوەی خەڵکی دێولان لەگەڵ ئاواتی گیانبەختکردوانی ئەو شارە ڕۆژی پێنجشەممە 12 مانگی گەلاوێژ خەڵکی ئازادیخوازی جێگولان بە کۆبوونەوە لەسەر مەزاری گیانبەختکردوانی شۆڕشی ژینە پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێکردەوە بە پێڕاپرسەکان بنەماڵەی دادخوازان و خەڵکی ئازادیخوازی دێولان بە کۆبوونەوە لەسەر مەزاری گیانبەختکردووی شۆڕشی ژینە لەو شارە وێڕا ڕێزگرتن لە یاد و بیرەوەریەکانیان پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێکردەوە و بەڵێنیاندا درێژە دەری ڕێگای پڕ لە شانازیان بن. دەست بەسەرکردنی وەحشیانەی چالاکێکی سیاسی و بنەماڵەکەی لە شاری سنا ڕۆژی سەشەممە جەی مانگی گەلاوێژ هێزەکانی سڵاتی سنا بە چەک هێرشیان کردە سەر ئۆتۆمۆبیلی چالاکێکی سیاسی شاری سنا بە ناوی پوریا ئەحمەدی و ناوبراویان لەگەڵ هاوسەر و منداڵەکەی دەست بەسەر کرد بە پێزانیاریەکان هێزەکانی ئیدارەی سڵات لە ڕێگەی سنە بۆ مەریوان ئۆتۆمۆبیلی پوریا ئەحمەدی چالاکی مەجەنی و زیندانی سیاسی پێشویان جاوەتە بەر دەستڕێژی گولە و دوای ڕاگررتنی ئۆتۆمۆبیلەکەی ناوبراویان لەگەڵ هاوژینەکەی سەحەر ئەحمەدی و منداڵەکەیان بەرزین ئەحمەدی دەست بەسەر کردووە بە وتەی سەرچاوەکانی هەواڵ هێزەکانی ڕژیم لە کاتی دەست بەسەرکردنی ئەو بنەماڵە توند و تیژیان نواندووە. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری نەوسود ڕۆژی پێنجشەممە 12 مانگی گەلاوێژ کۆڵبەرێکی خەڵکی جوانڕۆ بە چەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری نەوسود بریندار بوو بە پێڕاپۆرسی گەیشتوو بە کۆڵبەر نیوز لاوێکی خەڵکی جوانڕۆ بە ناوی مهران ئەحمەدی لە کاتی کۆڵبەری بە سەقەی هێزە سنووریەکانی نەوسود لەلایەن دەست و کەمەرەوە بە سەختی بریندارە و بۆ وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەیە نەخۆشخانەکرا. هەوڵی لێدانی چەندین گۆڕی تازە لە دەوروبەری مەزاری ژینە ئەمینی لە سەقز لەگەڵ نزیکبوونەوە بە یەکەمین ساڵیادی گیانبەختکردنی ژینە ئەمینی و شۆڕشی ژن ژیان ئازادی شارەوانی سەقز بە نیازە دەیان گۆڕی دیکە لە چەنیش مەزاری ژینە لێبزات بە وتەی هاوڵاتیان شارەوانی سەقز بەرزتر لە گۆڕی ژینە چەندین بەرد و قەبری ڕەمزی و گۆڕی بەتاڵی دروست کردووە بە جۆرێکە لە ئاگەری هەر کارزانەوەیەک لەلایەن بنەماڵی ئەو گیانبەخت کردووە و خەڵکی سەقز پرۆژێ گۆڕینی پێکاتە و شوێنی گۆڕستانیاشی سەقز بباتە پێشەوە خەڵکی شۆڕژگەری سەقز وێڕای ناڕزایەتی دەربڕین و ئیدانەکردنی کردەوەکانی شارەداری هۆشداری دەدەن کە ئەگەر ئەم ڕەوتە بەردەوام بێت هەموو گۆڕە چۆڵەکان لە نێو دەبەن و ڕیان دەکەنەوە. گواستنەوەی 46 بەندکراوی معدەنی ئاغدەڕێتی کاب بۆ ورمێ ڕۆژی سەشەممە جەی گەلاوێژی 1402 46 هاوڵاتی دەست بەسەرکراوی خەڵکی گوندی ئاغدەڕێتی کاب بۆ گرتوخانەی سڵاتی ورمێ گوازرانەوە ڕۆژی دووشەممە نوێ گەلاوێژ هێزەکانی حکوومەت هەڵیان کوتایە سەر گوندی ئاغدەڕە و وێڕای دەست بەسەرکرانی 50 کەس کە ناسناوی 29 کەسیان ئاشکرا کراوە سێ هاوڵاتی بناوەکانی حۆجەت مۆمێنزادە ئارمین نیگزاد و ناسر بەهرامیانیان بریندار کرد و زیانێکی زۆریان بە ماڵ و ئۆتۆمۆبیلی دانیشتوانی گوندەکە گەیاند. جێگەی ئاماژەیەکە ڕێزا مۆزەفەری فەرماندەی نیزامی شاری تیکەب خۆپشاندەرانی بە تیکدەری نەزم و ئاسایش ناوبردووە ڕایگەاندووەکە بەهۆی کۆبوونەوەی نایاساییەوە دەست بەسەر کراون
هاوکات مهدی تەقیزادە دادستانی گشتی و انقلابی تیکاب ڕایگەیان کە بۆ خۆپیشاندەرانی دەست بەسەرکراو دۆسێ یاسایی دەکرێتەوە. ئاگرزانی دارستانەکانی مەریوان و ژاوەرۆ شەوی چوارشەممە 11 مانگی گەلاوێژ لە وەڕگە و دارستانەکانی ناوچەی ژاوەرە و شاری مەریوان لەلایەن بەکرێگیراوانی حکوومەتەوە ئاگرزرا. بە پێڕاپۆرسەکە لە وەڕگە و دارستانی گونجەکانی هویە، ئەوەی هەنگ، نجێ، ساڵیان و ڕەشنەش لە ناوچەی ژاوەرۆ لەلایەن بەکرێگیراوانی ڕژیمەوە ئاگرزرا و زیانێکی زۆر بە سروشت و ژینگەی ناوچەکە گەیشت. لەلایەکی دیکەوە دارستانی گونجەکانی گۆمارەلەنگ و دەوەران لە شاری مەریوان لەلایەن ڕژیمەوە سووتێنرا و ئەندامانی ئەنجومەنی سەوزی چیا و خەڵکی مەدەنی سەرقاڵی کوژانەوەی ئاگرەکەن. بانکشتی هاوڵاتیەک لە سەقز و ناڕوونی بەندکراوێک لە شاری مەهاباد. ڕۆژی پێنجشەممە 12 گەلاوێژ فەردین مستەفایی ڕۆژنامەنووس و بەڕێوەبەری کاناڵی تەلەگرامی ڕووزا و سەقز جارێکی دیکە لەلایەن ئێدارەی سڵاتەوە بانکێشکرا. هەروەها چارەنووسی بەندکراوێکی خەڵکی مەهاباد بە ناوی ڕەحیم شەمعی پاش 8 مانگ بە ناڕوونی ماوەتەوە. بە پێزانیاریەکان فەردین مستەفایی سەبارەت بە کرزەی ئەنجامدار و بڵاوکردنەوەی زانیاری لەژێر کاریگەری میدیای بیانی لێپرسینەوەی لێکراوە. هەروەها پاسپۆرتی ئەم ڕۆژنامەنووسا کە ئەندامی فێدراسیۆنی نێودەوڵەتی ڕۆژنامەنووسانە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستی بەسەرداگیراوە. لەلایەکی دیکەوە ڕەحیم شەمعی هاوڵاتی خەڵکی مەهاباد دەی سەرماوەزی 1401 بە بیانووی بەشداری لە ناڕزایەتیەکان بانکێشت و دەست بەسەرکرا و سەرڕای تێپەڕبوونی 8 مانگ بەسەر کاتی بەندکرانیدا چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. کوژران و برینداربوونی 16 کەس لە هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان. ڕۆژی پێنجشەممە 12 مانگی گەلاوێژ ئەرتەشی تورکیا لە ڕێگەی پەهبادەوە هێرشی کردە سەر شارەکانی قامیشلو و حەسەکە و بەهۆیەوە چوار ئەندامی هێزەکانی سووریای دموکراتیک گیانیانە دەستا و 12 کەسی دیکەش بریندار بوون. بە پێڕاپۆرتەکان چەکدارانی ئیسلامگەرای سەر بە تورکیا ئۆتۆمۆبیلێکی هێزەکانی سووریای دموکراتیکیان لە باشووری حەسەکە کردووەتە ئامانجوو بەهۆیەوە 5 کەس بریندار بوون. لە هێرشی دووهەمدا پەهبادەکانی تورکیا ئۆتۆمۆبیلی هێزەکانی سووریای دموکراتیکیان لە ناوچەی هەرەم شێخۆی قامیشلو کردە ئامانج کە بەهۆیەوە 4 کەس گیانیان لەدەستا و 2 کەسی دیکەش بریندار بوون. هەروەها بەهۆی بردومانی شارۆچکەی تەلتەمر لەلایەن تورکیاوە 5 وڵاتی مەدەنی بەسەختی بریندار و ڕاگوێزی نەخۆشخانەکراون. مانگرتنی کرێکارانی پاڵاوگەی ئابادان. ڕۆژی پێنجشەممە 12 مانگی گەلاوێژ کرێکارانی پاڵاوگەی ئابادان لە ناڕزایەتی بەجێبەجێ نەکردنی داخوازیەکانیان مانیان گرت. بە وتەی کرێکارانی ناڕازی لە 2 ڕۆژی پشودانی ڕاگەیەندراو لەلایەن حکوومەتەوە ناچارن لە گەرمای سەرەوەی 50 پلەزە کار بکەن کەچی خەوەنکار هەر کات بیەوێت کرێکاران لەسەر کار دەردەکات. کرێکاران ڕایانگەیان ئێستا کە پاڵاوگەی ئابادان لە حاڵی نوێژەنکردنەوەدایە هیچ بیانوەیەک بۆ بێکارکردنی کرێکارانی پەیمانی قبوڵ ناکەن و خوازیاری چوونە سەرەوەی حەقدەست و مەزایە دابینکردنی ئەمنیەتی پیشەیی و ئەمکاناتی ڕەفاهی. کوژران و برینداربوونی 3 کرێکار لە شارەکانی درود و مەرەند. لە ڕۆژانی ڕابردوودا کرێکارێکی بیناسازی لە شاری مەرەند و 2 کرێکاری شرکەتی پاڵاوتنی درود بەهۆی نەبوونی منی شوێنی کار تووشی ڕوودا بوون و کرێکارێک گیانی لەدەستا و 2 کرێکاری دیکەش بریندار بوون. بە پێزانیاریەکان کرێکارێکی تەمەن 37 ساڵی بیناسازی لە شاری مەرەند بەهۆی تێکچوونی باری تەندروستی لە بەرزای کەوتۆتە خوارەوە و گیانی لەدەستاوە. لە ڕووداوی دووهەمدا بەهۆی ئاگرکەوتنەوە لە شرکەتی بەرهەمهێنانی مادەی بنزینی نەفتا لە شاری دروست 2 کرێکار بە سەختی بریندار و ڕاگوێزی نەخۆشخانەکران. هێرشی هێزەکانی سوپای پاسداران بۆ سەر ماڵی هاوڵاتیەکی بەلوچ لە جگیکوور. ڕۆژی پێنجشەممە 12 گەلاوێژ هێزەکانی سوپای پاسداران هێرشیان کردە سەر ماڵی هاوڵاتیەکی بەلوچ لە گوندی جگیکووری سەر بە شارستانی ڕاست و ژن و منداڵێکیان کوشت و 6 کەسی دیکەیان بە برینداری دەست بەسەر کرد. بە پێڕاپۆرتی شارەکانی بەلوچ
ڕۆژی ڕابردوو هێزەکانی سوپای پاسداران بە چەقی قورس هێرشیان کردە سەر ماڵی هاوڵاتیەکی بەلوچ لە گوندی جگیکور و شەڕ هاتە ئاراوە کە بەهۆیەوە 4 کەس لە هێزەکانی ڕژیم بریندار بوون. هەروەها ژن و منداڵێک گیانێنە دەستاوە و 6 کەسی دیکەش بە برینداری دەست بەسەرکراون. بە پێزانیاریەکان 2 کەس هەڵاتوو لە شەڕی تایفەی لە ماڵی کەسێک بە ناوی ئەسقەر ئاسکانی میوان بوون، بەڵام هێزەکانی ڕژیم سەرەتا لە ڕێگای پەهبادەوە هێرشیان کردووەتە سەرخانوەکە و شەڕ و پێکدادان 3 کاتژمێری خایاندووە. گیانەدەستانی سوختبەرێک و 5 ئەندامی خێزانێک لە چەفتان. ڕۆژی چوارشەمە 11 مانگی گەلاوێژ سوختبەرێکی تەمەن 18 ساڵی بەلوچ و 5 ئەندامی خێزانێک بەهۆی ڕووزاوی هاتووشۆ لە ناوچەیە قەلعەتبیدی تەفتان گیانیانە دەستا. بە پێزانیاریەکان ئۆتۆمۆبیلی ئەو سوختبەرە لەگەڵ ماشینی هاوڵاتیەکی دیکە پێکیان داداوە و بەهۆیەوە سوختبەرێکی لاو بە ناوی یاسر شەهبەخش تەمەن 18 ساڵ و 5 ئەندامی خێزانێک لەوانە ژن و منداڵێک لە نێواگرزا گیانیان لەدەستاوە. دووە هەواڵ دیپۆرتکردنەوەی چالاکێکی کرێکاری لەلایەن تورکیاوە بۆ ئێران. ڕۆژی پەنجشەمە 12 گەلاوێژ زیندانیەکی پێشوو چالاکێکی کرێکاری خەڵکی لۆڕستان بە ناوی شەهریار بەراتینیا لەلایەن دەوڵەتی تورکیاوە دیپۆرتی ئێران کرا. بە پێ راپۆرتەکان شەهریار بەراتینیا راپۆرتی پێشێلکاریەکانی مافی مرۆڤی لە پارێزگای لۆڕستان بڵاو دەکردەوە و پاش دەست بەسەرکران بە زانانی وەسێقە ئازاد و توانی خۆی بگەینێتە تورکیا. ناوبراو لە ڕۆژی سێشەمە 10 گەلاوێژەوە لە کەمپی دیپۆرتیەکانی دووبایزید ڕاگیرا بوو چاکو ڕۆژی ڕابردوو بە فەرمی ڕادەستی هێزەکانی ڕژیم کرا. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد وەسف.